گفتوگۆکەین لەسەر کۆنفرانسێک لەبارەی مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. محەممەد سەباح سەرۆکی ڕێکخراوی دیدار لە ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمانە. کاک محەممەد سڵاو لێ بێم کاتت باش. سپاس. پێمان بڵێم کۆنفرانسە تێیدا باسی چی دەکرێت؟ سڵاو لە ئێوەی بەڕێز و لە تەواوی بیسەران و بینەرانی ئێوەی بەڕێز بەیانیتان باش. ئێمە وەکو ڕێکخراوی دیدار لەژێر چاودێری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئەمڕۆکە لە هۆڵی گەورەی ئەنجومەنی پارێزگای هەولێر کۆنفرانسێک ڕێک دەخەین بە ناونیشانی ڕۆڵی یاسای ژمارە 5 ساڵی 2015 لە پاراستنی مافی کللتوری پێکاتەکان. یاسایەک لە ساڵی 2015 لە هەرێمی کوردستان دەرچوو بە یاسای ژمارە 5 سال 2015 کە ئەو یاسایەت تایبەتە بە پاراستنی مافی کللتوری پێکاتەکان کە تێیدا ئاماژەیەکە بۆ ئەوەی کە پێکاتەکان کللتوریەکانیان بەرەو لە ناوچوون و تاوانەوە نەچیتن. باشە. بە یاسا دەتوانرێت ئەمە بکرێت؟ طبعا لە هەر کۆمەلگایەک جیاوازی خۆی هەیە. ڕاستە لە کۆمەلگا شەرقی بەگشتی و لە هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی لەوانێت زۆر جار یاسا نەتوانێت ڕۆڵی خۆی بدینێتن، بەڵام بە موری زەمەن و بە هەوڵی هەموو لایەک و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و دامودەستگایەکانی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەتوانین هەوڵ بدەین کە بەشێک لە کللتوری پێکاتەکان کە لە وڵاتە هاوڵاتی ڕەسەنی ئەو وڵاتەن و نەتەوە و ئاینی ڕەسەنی ئەو وڵاتەن بتوانین بێتە هۆکارێک لە هۆکارەکان بۆ ئەوەی کە کللتورەکانیان پارێزراو بێتن چ لە ڕوو ڕۆشنبیری و یاخود لە ڕووی زمانەوانیە بێتن. باشە. کێ بانکراوە بۆ بڵێن ئەم کۆنفرانسە؟ کێ بانکراوە لە پێکاتەکان؟ پێکاتە جیاوازەکان بانگەشت کراون نەریان لەوێ بێ؟ لەم کۆنفرانسەی ئەمڕۆکە سێ وەزیری بەڕێز بەشداری دەکەن، وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی و وەزیری پێکاتەکانە و وەزیری وەزارەتی ڕۆشنبیری و بەشداریان هەیە و لەگە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر و بەڕێز پارێزگاری هەولێر و نوێنەری سەرۆکایەتی هەرێم و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئەو ڕێکخراوانەی ترکە لەو بوارەدا کار دەکەن بەشدارن و لە پێکاتەکان هەموو پێکاتەکان کە لێک هەرێمی کوردستان بەپێی یاسای ژمارە 5 سال 2015 ناویان هاتووە لێرە بەشدارن و نوێنەریان هەیە و دەتوانن ڕاستەوخۆ بەشێکیان پانێلیستن لەم کۆنفرانسە و قسەیان دەبێتن لەسەر ڕۆڵی ئەو یاسایە لە پاراستنی کللتوری پێکاتەکەیان. باشە. کۆنفرانسەکار ئەمڕۆ بەڕێوە دەچیانی یەک ڕۆژ دەخایەنێ؟ بەڵێ کۆنفرانسکە یەک ڕۆژ دەخایەنێ، لە کۆتاییدا ڕاستپاردەی دەبێتن، ڕاستپاردەکان پێشکەشی لایەنە پەیوەندیدارەکان دەکرێتن. پێ دوایە کاریگەری بێ کۆنفرانسی لەم شێوەیە بۆ پاراستنی کللتوری پێکاتەکان؟ وەڵا ئێمە وەکو ڕێکخراوەکان و وەکو ئەو لایەنی کە تایبەتین بە بواری پێکاتەکان کار دەکەین هەوڵی خۆمان دەدەین، یعنی واتە ئەگەر لە سەتەهەش ئامازمان بپێچین کەواتە کارێکمان کردووە جێپەنجەمان دیار بێتن، بۆیە هەوڵ دەدەین کە بتوانین کەمێکیش بێتن دەنجی پێکاتەکان ڕاستەوخۆ بگەین و بەلایەنە پەیوەندیدارەکان و دەنجی هاوڵاتیان بەگشتی. باشە. کاک محەممەدیەوە کە لەم بوارەدا کار دەکەن، پێ دوایە چۆن دەتوانین کللتوری پێکاتەکان بپارێزین؟ بەداخەوە لە جیهان زیاد لە هەزاران زمان هەیە، زۆر لە زمانەکان لە جیهان هەزاران زمان ڕوبەڕووی لە ناوچوون بوونەتەوە هینەتەوەکان، بۆیە پێویستە لەسەر ڕێی جیهانی بەگشتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و لایەنە پەیوەندیدارەکانی وڵاتان کار بکەن بۆ ئەوەی کە زمانی پێکاتەکان وە کللتوریە کللتوری ڕەسەنە، چونکە هەر کۆمەلگایەک بە کللتوری جیاوازەوە جوانە. هەرێمی کوردستان کۆمەلگایەکی فرە کللتورە کە کللتوری جیاوازیدایە، زمانی جیاوازیدایە، بۆیە دەبێت کار بکەین بۆ ئەوەی کە بتوانین کەمێکیش بێتن ئەو زمانە و ئەو کللتورە جوانەی فرەیە هەیە لە هەرێمی کوردستان بپارێزین. دەست خۆش بێت کاک محەممەد، پێم وابێت تۆزێ بە پەلە بووی، پرسیارم ماوە بەڵام بۆی ڕابگەی بە کارەکانت. سپاس بە زانیارەکان بە هیوایەوەی کۆنفرانسەکەتان سەرکەوتوو بێ، کاریگەر بێ، ئەنجامیە بێ.